بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستان و بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە کوێیەگەن، جوانترین سڵاوتان ئاراستەکەین و تەمەنای ژیانێکی پڕ لە ئاسوودەوی کامەرانیتان بۆ خوازین و بەیانیتان باش و ڕازاوە بێ. خۆشحاڵ و ئاسوودەین لەگەڵ هاوکارم کاک جەلال جارێکی تر و لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد بووینەوە. ئومێ دەکەین بڕگە و بابەتی ئەمڕۆشمان جێی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار، سڵاوتان لێبێ بینەرانی عزیز. منی شەروە خۆشحاڵم بە جارێکی تر کە هاتوومەتەوە خزمەتی ئەوەی بینەری عزیز و خۆشەویست. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆشمان پێکاتوە لە سێ بڕگەی سەرەکی کە تەوەری یەکەمیان لە کوردەواریدا دەڵێن لە پشتی هەر پیاوێکی سەرکەوتووی یا قارەمانەوە ژنێکی قارەمان هەیە. بۆیە تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی ڕۆڵی ئافرەت لە سەرکەوتنی پیاودا قسە لەسەرم بابەتە دەکەین و تەوەری دووەمیشمان بەرەبەرە دەرگای خوێندنگەکان دەکرێتەوە. بۆیە پێویستە لە ئێستادا ڕێنمایە تەندروستیەکان بە تایبەتی بۆی کە کاتێکە قوتابیەک یا دایک و باوکی قوتابیەک ڕەوانەی ناو قوتابخانەکان دەکەن چه خۆراکێک زیاتر بەسوودە بۆیان بە تایبەتی ناوچوی بەیانیان تا چەندە بەسوودەوە بۆی کە پابند بن بە خواردنیەوە. کە تەوەری دووەمان قسە لەسەرەوە خۆراکانە دەکەن کە تەندروستن بۆ قوتابیان. تەوەری سێمیشمان چاوەڕێ بن فێرکاری بڕین و درومان کە لەلایەن فەوزیە کاکەوەی سەوە تۆمار کراوە پێشکەشتان دەکرێت لە تەوەری سێمی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ چەندین زانیاری و راپۆرتی تایبەت کە پێشکەشتان دەکەین. تەوەری یەکەمی بەرنامەکەمان یا بڕگەی یەکەمان وەک هەمیشە پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە. با پێکەوە بینەری بینێت. دوم لە بڕگە هەمیشەی و لە پێشینەکانی بەرنامەکەمان نرخی دراوەکان و زانینی ئەو جیاوازی و ئاڵوگۆڕەی کە بەسەر نرخی دراوەکان داتووە. با پێکەوە بینەری نرخی دراوەکان بین. بڕگەی یادەوەری یەکێکی دیکە لە بڕگە هەمیشەییەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ. با پێکەوە بینێری ئەم بڕگەیە بین بزانین لە ڕابردوودا و لەم بەروارەدا چی ڕوویداوەکە بە تایبەتی بۆ ئێمە گرنگ و جێگەی بایەخ بێت. حەڤەی نۆی ساڵی 1992 تیرۆرکردنی سیاسەتمەدار و ڕۆشنبیری گەورەی کورد دکتۆر سادق شەرەفکەندی سێمین سکرتێری حیزبی دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان لە کافترای میکینۆسی شاری بەرلینی پایتەختی ئەڵمانیا. دکتۆر سادق شەرەفکەندی دوای تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملو لە ڤیەنای پایتەختی نەمسا جڵەوی فەرمانڕەوایی ئەو حیزبەی گرتە دەست و هەوڵی دەدا مافەکانی گەلی کورد لە چنگی دەسەڵاتدارانی ئێران وەربگرێت و
بۆ هەمان مەبەستیش سەردانی بەرلینی کرد و لەگەڵ سەرانی ئێراندا کۆبوویەوە. دکتۆر شەرەفکەندی ڕۆژی 11 ساڵی 1938 لە گوندی تەرەخەی شاری بۆکانی ڕۆژهەڵات لە بنەماڵەیەکی نیشتیمان پەروەر چاوی بە دنیا هەڵهێناوە و برای شاعیر و نووسەر و کەسایەتی کورد مامۆستا هەژار موکریانیە، ناوبراو لە زانکۆیەکی پاریسی فەڕەنسا دکتۆرای لە کیمیا بەدەستهێناوە. حەڤەی نۆی ساڵی 1998 مۆرکردنی ڕێکەوتنامەی ئاشتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن ماسعود بەرزانی سەرۆکی پارتی و جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی بە ناوبژیوانی و ئامادەیی وەزیری دەرەوەی ئەمریکا مادلین ئۆڵبرایت، ئەوەش پاش ململانەیەکی توندی چەکداری و براکوژی نێوان ئەو دوو حیزبە هات کە لە ساڵی 1975ەوە تا ساڵی 1997 خایاند و هەزاران گەنجی کورد لە هەردوو لابوونە قوربانی. شەڕینێوان یەکێتی و پارتی چەندین شوێنەواری سیاسی و کۆمەڵایەتی و دەرونی لەسەر هاوڵاتیانی کوردستان جێهێشت. حەڤەی نۆی ساڵی 1970 سەدام حسێنی سەرۆک کۆماری عێراق ڕێکەوتنامەی جەزایری هەڵوەشاندەوە. ئەو هەڵوەشاندنەوەیش لە میانەی لێدوانێکی سەدام حسێن هات لە کۆبوونەوەی ئەنجومەنی نیشتیمانی عێراق کە بەر لە 10 ساڵ لەگەڵ شای ئێران و بە ئامادەبوونی سەرۆکی جەزایر مۆریان کردبوو تاکە ئەمەنجیشیان لەباربردن و پەکخستنی شۆڕشی گەلی کورد بوو. هەڵوەشاندنەوەکەش بەهۆی هاتنە سەر حوکمی خومەینی و بەرپابوونی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە بوو کە ئەو هەڵوەشاندنەوەیش بووە هۆی بەرپابوونی جەنگی 8 ساڵی نێوان عێراق و ئێران. ڕێکەوتنامەی جەزایر ڕێکەوتنێکی سیاسی نێوان شای ئێران و سەدامی جێگری سەرۆکۆماری عێراق بوو بە ئامادەبوونی سەرۆکی جەزایر لە پەراوێزی کۆبوونەوەی بەشدارانی ڕێکخراوی ئۆپی کە دەیدا سەدام و ڕژێمەکەی سازشیان لە بەشێک لە سنووری ئاوی و وشکانی خۆیان کرد بۆ ئێران لە پێناو دەستبەرداربوونی ئێران لە شۆڕشی ئەیلول و ڕاگررتنی هاوکاریەکانیان بۆ ئەو شۆڕشە. حەڤەی نۆی ساڵی 1961 لە سێدارەدانی بیریار و سیاسی گەورەی تورک عەدنان مەندەریز سەرۆک وەزیرانی پێشووتری تورکیا لەلایەن دار و دەستەکەی موستەفا کەمال ئەتاتورکەوە، عەدنان مەندەریز یەکێک بوو لە پیاوە گەورە و بە خزمەتەکانی تورک کە خزمەتێکی گەورەی بە موسڵمانانی تورکیا و جیهان کرد، ئەوەش لە ڕێی گێڕانەوەی تەواوی سیمە و یاسای ئیسلامیەکان بۆ ئەو وڵاتە. کاتێک موستەفا کەمال ئەتاتورک سیستەمی خلافەتی لە وڵاتە هەڵوەشاندەوە و کۆماری عەلمانی تەواوی سیمە و هێما ئیسلامیەکانیشی لە مناری مزگەوتەکان و بانگی عەرەبی و حیجابی ئافرەت و عەمامە و ڕیشی زانایان و خوێندنگاینەکانی لەناو بردن. بەڵام عەدنان مەندەریز کاتێک لە ڕێی دەنگدانی شەرعیەوە هاتە سەر کورسی دەسەڵات لەگەڵ جەلال بەیاری سەرۆکۆماری ئەو وڵاتەدا، کۆتاییان بە تەواوی ئەو ڕێگری و ستەمانە هێنا و تورکیایان گێڕایەوە بۆ سەر بناغەی دروستی خۆی و ئازادی ئاینیان بەخشیەوە بە تەواوی موسڵمانانی ئەو وڵاتە. حەڤەی نۆی ساڵی 1970 لادایکبوونی شێخ مەحموود خەلیل حوسەری یەکێک لە قورئان خوێنەدەن خۆشەکانی سەدەی ڕابردوو لە وڵاتی میسر، ناوبراوی یەکێکە لە قورئان خوێنە لە سەرخۆیەکانی بواری تیلاوە و لەو بوارەدا توانیوێتی خزمەتێکی بەرچاوی موسڵمانان بکات. ئەوانەی کە ویستویانە قورئانی پیرۆز لەبەر بکەن یا نابینا بوون و لەو ڕێوە ویستویانە قورئان لەبەر بکەن لە ڕێی تیلاوەکەی شێخ حوسەیریەوە بەو ئاواتە گەیشتون چونکە خوێندنێکی زۆر لە سەرخۆ و هێواشی پەیڕەو کردووە. بەڵێ خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەکەمان باسکردنە لەوەی کە ڕۆڵی ئافرەت چییە لە بنیادنان و دروستکردنی پیادا. زۆر جار لە کۆمەڵگەی خۆماندا بە باوکو دایکی کوڕ دەگوترێ ژنێکی بۆ بێنن با بێ بە پیاو، واتە ژن بە هۆکاری بە پیاوبوون و بنیادنان و ئاراستەکردنی گەنجە و زۆر جار گەنجێک نەبوونی هیچ مادەیەک، هیچ ئاراستەیەک، هیچ ئامانجە، هیچ پلانی لە ژیان ئەوەی لێکا کە گەنجێکی فرە ڕەهەندویان بۆ منە شپرز و کۆنەکراوە بێ. بەڵام ژن وای لێ دەکا وەکو کۆڵەکەیەکی بەهێز ڕای دەگرێ و دروستی دەکا. بۆ قسەکردنی لەسەر ئەم پرسە گرنگە ئایا ژن چ ڕۆڵێکی هەیە
و ئەو میکانیزم و ڕێگە چارە و هەنگاوانە چین کە ژن دەیگرێتە بەر لە پێناو بنیادنان و دروستکردنی ئەو کەسەی کە دەبێتە مێرد و هاوسەری. قسەکردن لەسەر ئەم پرسە و میوانداری زۆر بەڕێز خاتوشنە عەبدوڵڵا پێنجوێنی چالاکی کۆمەڵی مەدەنیمان کردووە. خاتوشنە زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. با سەرتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم، دایکیش هەریەکێکە لەو شتانەی کە پێی دەگوترێت ئافرەت و مێینە، ڕۆڵی دایک سەرەتا لە بنیادنانی تاکێکی سەرکەوتوو لە دروستکردنی کەسێک کە پێی دەگوترێت پیاو چییە با سەرەتا لە ڕۆڵی دایکەوە دەست پێ بکەین؟ بەڵێ بەنای خۆی گەورەی میهرەبان سپاستانەکەم، سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بە تایبەتیان بەرنامە جوانەی ئێوە دەستان خۆش بێ. ئەمێ من سەرەتا لەوە دەست پێ بکەم کە پیاو ئەتوانێت لە یەک کاتە چوار ئافرەتی خۆش بێت، هەر یەکێکیان خۆشەویستی بۆ ئەوی تریان لە یەکێک بۆ یەکێکی تریان جیاوازە و لە هیچیشیان کەم ناکاتەوە. یەکێک لەو ئافرەتانە کە سەرەکی ترین ئەرکی هەیە وەک جەنابەت باس کرد دایکە. دایک زۆر گرنگە کە پاڵپشتی سەرەکیە بۆ بنیادنانی مناڵەکەی یاخود هاوسەرەکەی. ئافرەتی دۆمیان خوشکە کاتوانم بڵێم کەسێکە کە بە تەواوەتی پشگیری لە برای لە باوکی لە هەر کەسێکی کە ئیکە. کەسی سێهەمیان خێزانە کە ئەمە تەواو متمانەیەکی زۆر بەهێزە بۆ پیاو و ئەتوانم بڵێم دووەم پاڵپشتە دوای دایک کە دروست ئەبێ خێزانە. دواتر کچە کە کچ هەموو سۆز و خۆشەویستیەکی هەیە بەرامبەر بە باوکی. ئەم چوار ئافرەتە زۆر گرنگە لە ژیانی پیاوە. ئێمە بیرمان نەچێت دایک ڕۆڵی یەکەمی هەیە لە پەروەردەکردنی کوڕەکەی کە کاتێ ئەوێت ببێتە کەسێکی پاڵەوان، کاتێک ئەوێت کە دەربکەوێ. زۆر جار دایک بۆ نمونە مناڵەکەی یاخود کوڕەکەی کە ئەوێت دەرکەوتنێکی هەبێ یا کەسێکی دیار بێ یا کەسێکی سیاسی بێت یاخی ئەبێ لەوەی کە چۆن بڵین بۆ خۆی ئیشەکانی خۆی سربەخۆ ئەیکات، یاخی بەمانای ئەوەی نەخێر لە چی؟ نەخێر لە ستەمێک، نەخێر لە گەندەڵی، نەخێر لە قۆرخکردنی هەموو ئەو کایانی کە لەو شوێنی تۆیە هەیە، لە وڵاتی تۆیە هەیە. کەسێک دروست ئەبێ ئەڵێ نەخێر، بەڵام دوای ئەوەی کە تۆ ئەم نەخێرە دروست ئەەکەی، دایک زۆر جار پاڵپشتی ناکە، حەز ئەکا تووشی ئەو نەخێرە نەبی. بە هەمان شێوە باوکیش بە دەرەجە یەکەم دایک بۆ منە تۆ ئەم کەسە کە ئێوێ هەڵبێت، ئەم کەسە کە ئێوێ هەڵتۆقێ لە ناو کۆمەلگا و کەسێکی دیار بێ بە تایبەت سیاسیەکانمان، ئەوانی کە لە بواری سیاسەتە خۆمان ئەزانین کە کەسێک لە بواری سیاسیە دروست ئەبێ یا خود دەرئەکەوێ، خێزانەکانیان بە تایبەتی دایک و باوکیان زۆر یعنی هەوڵ ئەیەن کە توخنی ئەو شێوازە نەکەوێت، توخنی سیاست نەکەوێت، بۆ ئەزانێ کە ژیانی بە ئاراسێکی تر ئەڕوا، کە ژیانی گۆڕانکاری بەسەر دێت، کە ژیانی لە مەترسیە ئەبێ. بەڵام ئەم هەر دێت یاخی ئەبێت، وەک ئەوەی کە کامۆ ئەڵێت ئەلبێرت کامۆ یاخی بوون بریتیە لەوەی کە تۆ نەخێر لە هەموو شتێ بکەی، لەوەی کە تۆ بتەوێ کەسێکی دیار بێ لەبەرەوەی کە من وتم نەخێر یعنی کۆمەلگا ڕقی لێمە یاخود دەسەڵاتدار ڕقی لێمە. و بە دیوێکی ترا یاخیش ئەبێ لەخوا کەمە بۆ خۆی بەشێکە لەوەی کە کەسێکی بێدین بووە. بەڵام دکتۆر عەلی شەریعەتی زۆر بە جوانی وەڵامی ئەداتەوە کە ئەڵێ تۆ مست لە هەوا ئەدەی، یاخی لە کێ ئەبی لە کاتێکە تۆ دروستکراوی کەسێکی کە ئەرز و ئاسمانی بەدەستە. لەبەرەوە ئەمە جۆرێک لەمە دروست ئەکات. دواتر وەک جەنابەت باست کرد دێت ئەڵێت بە خێزانێکی بۆ پێک بێنم یاخود ئافرەتێکی بۆ بدۆزمەوە بۆ ئەوەی کە دوور بێ لەم شتانە، بۆ ئەوەی کە ژیانی خۆی کۆبکاتەوە. ئاها بە خێزان دروستکردن چەند گرنگە. تۆ کاتێککە کوڕێک لە تەمەنێک ئەوێ ژن بێنێ ئەڵێ با ژنی بۆ بێنم بۆی بە پیاو. لەگەڵ ڕێزە من ئەم قسەیە لە ناو تێگڕای کۆمەڵی کوردەواری ئەوترێ پیاو بۆ ماناوی کە خۆی کۆبکاتەوە، پیاو بۆ مانایی کە چۆن ئەڵێ بەرپرسیارەتی، بەڵێ فعلەن وایە بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشان، چونکە جیایە لەو ژیانی کە لەگەڵ دایک و باوکیە زۆر بە ئازادانە کردوێتی، کاتێکەوێتە ژیانی هاوسەری و کۆ بێتەوە. ڕەنگە خێزانەکەی هەندێک شت هەیە لە نێوانیانە نەیکا، ڕەنگە پێی بڵێ تۆ ئەمە بۆ تۆ باش نییە، ڕەنگە بڵێ کێشە بۆ تۆ دروست ئەکە. یعنی جۆرێک خۆشەویستی لە مابینی ئەم دوو کەسەیە دروست ئەبێ. ئەم پیاوە بەلا ئیرادی یعنی تەسلیمی زۆر شتی ئافرەتەکە ئەبێ. یعنی بەو مانایە نەکە ئیتر هەموو پیاوان چیان خێزانیان چیان لە داوا کرد
بەو جۆرە خۆمە شتێکی باشە بەڵام مەبەستم ئەوەیە پیا و ژن ئەتوانێ پیا و کۆ بکاتەوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە هەرچەندە وەکو باسم کرد ئەم کەسانەی کە لە کۆمەڵگەیە دروست ئەبن جۆرێکیان وازیان لێ بێنە کە باسم کرد ئەمە بۆ خۆیان هەر یاخین جارە لای خێزانەکانیشیان هەر بەگوێی ناکەن هەر ئیشی خۆیان هەر ئەکەن بە حوڕی چۆن هاتوون بەو جۆرە ئەیکەن بەڵام پاڵپشتی سەرەکی خێزانە کە ئەتوانێ هاوکاری بکە لە هەموو شتێکە کە ئەتوانێ یارمەتی بدا کە ئەتوانێ خۆشەویستی بۆ دەربڕێ کە ئەتوانێ ئەو شتێک کە هاوسەرەکەی ئەوێتی بۆی دەستەبەر بکە مثلەن تۆ کە ژن و پیاوێک چەند ساڵێک 20 ساڵە چوزانم 10 ساڵێکە کە ژیانی هاوسەری پێک ئەهێنن جۆرێک خۆشەویستی لە مابینیانە دروست ئەبێ قسەیەکەیاڵێ کاتێک کە ژن بیری پیاو ئەکات ئەڵێ دەست ئەبم بۆ دڵم بۆ لەبەرەوەی دڵم بیری تۆەکە دڵی ئافرەت بیری پیاوێک ئەکا ئەو پیاوەکی هاوسەرەکەیەتی لەبەرەوەی هێندە خۆشەویستی لە نێوانیاندا هەیە زۆر جار ئەم خۆشەویستیەوە کاکە ئیتر سنوورێکیش هەبێ لە بینیانە بۆ نمونە پیاوەکە هەر گیر و گرفتێکی هەبێ بە خێزانەکەی ئەڵێ هەر کێشەیەکی هەبێ ئەتوانێت پەنابەرێ بۆ ئەو ڕەنگە بۆ دایکی بەم جۆرە نەبوو بێ لە ڕووی نەهاتبێ هەندێشت بەدایکی بڵێ بەڵام ئەتوانە بە خێزانەکەی بڵێت چونکە نزیکترین کەس لە پیاوەوە خێزانە دوو کائینن وەک ئەوترێ زۆر لێک جیاوازن هەمیشە پێکەوەن و بێ یەکتریش هەرگیز ناژین یعنی ئەمە ئیتر قاعیدەیە کە ئێمە ناتوانین لی جودا بین بەم شێوازەی کە هەیە کامانن ئەو خانمانەی کە نەیانتوانیەوە ببنە قەڵایەکی پۆڵین لە پشت مێردەکانیانەوە یان نەیانتوانێت ببنە ئەو ئافرەتە مەزنەی کە لە پشت دەبووە ببنە ئافرەتێکی مەزن لە پشت پیاوێکی مەزنەوە و بە ئەرکی خۆیان هەڵنەساونیان بەجۆی لە جۆرەکان نەیانزانیوە مرد بەرەو لووتکەی سەرکەوتن و بەرەو ئامانجێکی پیرۆز و بەرەو پلانێکی باش ئاراستە بکەن زۆرینەی ئافرەتان ئەگەر بڵێم پاڵپشتی سەرەکی هاوسەرەکانیان بوون ئێمە ئافرەتیشمان هەبوو دەرکەوتووە نمونەی حەبسە خان کە زۆر یعنی ئافرەتێکی دەرکەوتو بۆ پاڵپشتی بۆ نمونە کەسانی ئەو کاتە بۆ شێخ مەحموود بۆ چوزانم هەر کەسێک لەو زەمانەیە یعنی هەر تۆ ئافرەتێک بۆ منە پاڵپشتی هاوسەرەکەت بی ئەمە بۆ خۆت ینی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ئێمە ناتوانین بڵین وڵا ئافرەتان زۆر جار بۆ منە کاتێکە ئەبنە پاڵپشتی پیاوەکانیان دەبنە قوربانیش بۆ معلومات یعنی خۆیان دەکەنە قوربانی لە پێناوی ئەوی پیاوەکانیان سەربەرز بن لە پێناوی پیاوەکانیان دەربکەون لە پێناوی پیاوەکانیان چۆن ئەڵێ شێوازێک بن خۆشەویست بن لە ناو کۆمەڵگەیە نمونەیەکمان هەیە ئەدیسۆن کاتێکە لە پۆلیسی ئیبتیدایی ئەبێ ڕەنگە بیست بێتان کاتێکە نامەیەک لە قوتابخانەکەیەوە دێتەوە بۆ دایکی پێی ئەڵێن ئەم کوڕی تۆ زۆر تەمەڵە ئەبێ لە مەکتەبە لا ببرێ دەست ئەکا بە گریان ئەدیسۆن پێڵەدایە بۆ ئەگریت ئەڵێ مامۆستاکان ئەم نامەیان ناردووە ئەڵێ زۆر زیرەکە پێویستە لە زیرەکیەکەیان لە مناڵەکانی تری جیا بکەیتەوە ئەنی بۆ ئوسلوبە پێی ئەڵێ زەمان ئەڕواوتێ ئەپەڕێ دایکی ئەمرێ ئەم نامەیە هەڵ ئەگیرێ لە ئەرشیفی دایکە کاتێک کە گەورە ئەبێ ئەدیسۆنە بێ بەو کەسە نامەکانی ئەبینێ چێتە لای ئەرشیفەکەی دایکی ئەو نامەیە ئەبینێ کە لەسەی سەرەتایی بۆ مامۆستاکانی ناردویان دەستی کرد بە گریان کە زانی دایکی چ میهرەبانێکە نەیویستووە کە بیشکێنێ بە جۆرێکتر ئاراستی کرد بەڵام بینیمان ئەدیسۆن کێ بوو یعنی بەڕاستی ئەمە هەموو ئەم نمونەیە ئەوە ئەسەلمێنێ کە پیا و کە ئافرەت بۆ من ئەتوانێت پاڵپشتی هاوسەرەکەی بێ ئێمە زۆرمان ئافرەت هەیە کە پاڵپشتی پیاوەکانیشان نابن بۆ معلوماتێ کێشە دروست ئەکەن چۆن ئەڵێیت لەگەڵ پیاوەکە بە شێوازێک مامەڵە ئەکا کە ئیتر ئەم پیاوە تاو ئەڕوخێنێ لە ڕووی دەرونیەوە ئەیڕوخێنێ لە ڕووی معنەویەوە ئەیڕوخێنێ لە ڕووی ئەو کاری کە هەیەی سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیە هەر بوارێکە ئەم کەسە نازانێت تەعامل لەگەڵ ئەم مێردەیە بکە بۆیە دای ئەڕوخێنێ یعنی تۆ ئەگەر لە ماوەی چەند ساڵێکە پێویستە کە تۆ ژیانی هاوسەری لەگەڵ کەسێکە پێکێنە ئەبێ بزانی ئەم پیاوە چی لە تۆ ئەوێ لی تێ بگەی من یەکشت ئەڵم ئافرەت و پیاو لە ژیانی هاوسەریانە ئەگەر ئافرەتەکە بتوانێت کەسێکی باش بێ و پاڵپشت بێ و چۆن ئەڵی متمانەیەکی ئەو تۆ پیا بکە بۆ هاوسەرەکەی ژیانێکی زۆر خۆش ینی پێکهێنن بەڵام ئەگەر پێچەوانەکەی بوو ژیانی ژنەمێردایەتی زۆر قورس ئەبێ ینی هەموو ئافرەتێک ناتوانێت ئەم ژیان ئەو هەبەڕێ بکە چۆن لە هەندێک پیاودا هەیە کە دەیانەوێت ژیانێکی سادە و خۆ دەرخەریتیانە بێت بەتەنها ژیانێکی سادی بێدەنگ بۆ خۆیان بکەن هەندێک پیاویشمان هەن کە دەیانەوێت هەمیشە لاستی کۆمەڵگایە زیاتر سەر دەرکەن گەورە بن پۆست وەرگرن یاخود بە شێوازێکی تر مەرجەنها پۆست وەرگرتن نیە دەرکەون
ئایا ڕۆڵی ئەم دوو ئافرەتە لەوەی کە مێردێک دەیەوێت ژیانێکی سادەی هەبێت بە بێدەنگی یەکێکی دیکەش دەیەوێت دەرکەوێت ڕۆڵی ئافرەتەکان جیاواز دەبێت لەم دوانەیە؟ بەتەکیید ئەوە دوو جۆر ژیانی جیاوازە لەو دوو کەسەیە ئەبینرێ. ئەوەی کە بۆن منە کە پیاوێک ئەوێت دەرنەکەوێت تەنها ئیشی خۆی بکات بۆ منە کەسابەتێکی هەیە یا ئیشێکی یەک تاقی هەیە بیکات و بێتەوە ناو ماڵ و مناڵی و هیچ کێشێکی بۆ دروست نەبێ. زۆر لە پیاوان ئەڵێن نمانە کێشمان بۆ دروست نەبێ بە هێواشی ئەچین ئیشی خۆمانەکەین و ئەگەڕێن ناو ماڵ و خێزانمان بەبێ ئەوەی یعنی تووشی کێشە بین بەس چۆن ئەڵی وڵاتمان ئاوادان بە هیچ شەڕ و ئەوانەی تیان نەبێ و کێشە دروست نەبێ من هەر ئەوەم ئەوێ. ئەمە بە جۆرێک ژنەکە ئەتوانێت تعاملێکی باشی لەگەڵا بکات لە بەرەوەی تۆ بە بەویستی خۆت ئەبێ لەگەڵ ئەو کەسەیە مامەڵەکە بە بەویستی ئەو کەسە تۆ ئەبێ مامەڵە لەگەڵ یا بکەیت نەک ئەوەی کە ئەتەبێ چونکە تۆ ئەبێ متمانە دروست بکەیت نەک ئەوەی ئامۆژگاری پیا بکەیت. بۆ دومیشیان قورسترە ئەرکی ژنی دووهەمیان قورستر ئەبێ لەوەی کە لە هەردوو حاڵەتەکە هەیە بۆن منە ژیانی سادەی خۆشیان هەیە ژیانی سادە بۆ مانایی کە ژیانێکە لەگەڵ مناڵەکانی ئەیگوزارێنێ ژیانێکە ئەگەر لە دەرەوە دەوام بکایە هەر پۆستێکی هەبێ ژنەکە دوجار ژیانی هاوسەرەکەی کە قورسترە لەو ژیانی کە ژیانێکی ئاساییە چونکە ئەم دوو ژیانە بەراورد ئەکرێ بەوەی کە لێک جیاوازن ڕاستە هەردووکی ژیانە بەڵام جیاوازیەکیان هەیە قورستر ئەبێ ئەرکی ئەو ئافرەتەی کە مێردەکەی لە سیاسەتایە کە مێردەکەی بزنسە چوزانم یا هەر کارێکی تر ئەکات دەرکەوتووە لەبەرەوە بێ پاڵپشتی سەرەکی بێ وەک لە پێشترا باسمان کرد ئەم پیاوانە جۆرێک لە یاخی بوون یاخیبوون بە شێوازی ئیجابی نەک بە شێوازە چۆنەڵی ڕاهاکەی بەو ئەگەر زیاتر وردیکەی نۆشنۆخان کامانن پاڵپشتیە ئەساسیەکان بۆ مێردەکەی لە نمونەوەی ڕەنگە درەنگ بێتەوە ڕەنگە چۆن شەوێک بەسەریەکانێتەوە ماڵەوە ڕەنگە میوانی زۆر هەبێوانە ینی جوم و جوڵەکانی زۆرترن کامانن و پشتیوانیە دەبێت خانمێکی بێ بۆی کە دەزانێت مێردەکەی جیاوازە لەو پیاوانەی زین چۆنە خۆ هەموو ئافرەتێک ڕاستە ئەو ئافرەتانی کە ئەو ژیانە تایبەتیان هەیە لەگەڵ هاوسەرەکانیانە دوجار ئینسانن مەلایکت نین تووشی هەڵەشە بن تووشی بەرکەوتنە بن ڕەنگە تووشی کێشە بن لەگەڵ هاوسەرەکانیانە بەوەی کە بەیانی ئەڕوا شەو دێتەوە شەو درەنگ دێتەوە یاخود میوانێکی زۆری هەیە یاخود ئافرەتەکە بۆ خۆی دەوامی هەیە منداڵی هەیە یعنی ئەمانە هەموو ئەرکن تو ئەمانە چۆن ڕێگەخی لەگەڵ هاوسەری خۆتە ئێ باشە کە تۆ ژنەکە بەم جۆرە کە تۆ ڕێک خست ئەیتر ئەبێ پیاوەکە ئیتر پاڵی لێباتەوە بڵێ خێزانم ئاوهایە ئیتر هیچی تر ناکە ئەبێ پیاوەکەش هاوکاری بێ ئەگەر هەردووکیان هاوکاری یەک نەبن ژیان دروست نابێ بەڵام ڕۆڵی ژن گرنگترە لە پیاو ئەبێ پیاو ینی ئافرەت زیاتر گرنگی بدا بە هاوسەرەکەی بەڵام پیاویش بە هەمان شێوە بێ ئەوە ینی ئەو زروف و ئەو ژیانە ئیستیغلال نەکا بەوەی کە ژنەکەم هەموو شتێکم بۆ ئەکاو ئەوە ئیتر تۆپاڵی لەبێتەوە نەخێر ئەتوانی لە پەنا ئەمانەیە خۆشەویستی بۆ دەرببڕی ئەتوانی هاوکاری بکەی ئەتوانی دیاری بۆ بکڕی ئەتوانی هەفتانە قیچەکە ڕۆژەکانی هەینی پێکەوە بچنە دەرەوە بۆ نمونە هەفتەی شەوێک هەموو خێزانەکانتان کۆ ببنەوە ینی زۆر جار من لە هاوڕێی خۆم یا کەسی نزیکە بۆ نەمێردەکەی لە پۆستێکا بۆ یا خود ئەوە بۆ یا کەسێکی دەوڵەمەند بووە زۆر جار گلەی ئەکا ئەوەنی ڕاز و گلەی کە مێردەکەم درەنگیێتەوە و ئاگای لێمان نییە و چزانم بە شەویشکەیەتەوە هەر خەریکی مۆبایل لەو منی ئیهمال کردووە و فعلەن ئەمە هەموو ڕاستە زۆر جار کێشەی خێزانیش لەمانەوە دروست ئەبێ بەڵام تۆ ئەبێ ئافرەتێک بی بتوانی چۆن متمانە بگەڕێنیتەوە بۆ هاوسەرەکەت بە سۆز و خۆشەویستی نا ئەوەی کە درەنگ هاتەوە تۆ بیکەی بەهێرا بۆ ها درەنگ هاتیتەوە کەی ئەمە وەزع و کەی ئەمە ژیانە و کەی ئەمە چۆن ئەبێ ئەوە ینی ئەمە لێرە چی ئەبێ کاردانەوەیکی خراپ دروست ئەبێ تەحمل بکە بەوەی کە هاوسەرت ئەم ژیانی هەڵبژاردووە هاوسەرت ئەمەیە ئێ خۆ پێشتر ئەتزانی کە هاوسەرەکەت کەسێکی ئاوهایە کە تۆ ژیانی هاوسەری لەگەڵ کرد ئەبێ قبوڵی ئەوەشی بکەی بەڵام لەگەڵ ئەوژە هەر قورسە بۆ معلوماتە چونکە ژیانێکە تایپەتمەندی خۆی هەیە ژیانێکە ئەبێت ئاها چۆن ئەڵی لێی ڕناکەی ناتوانی تۆ بێ مناڵەکانی شت بگری تۆ ئەبێت هاوسەری شت بگری قسەیەکە ئێستا ئەوترێ کە چەندێک ژن ئاگەی لە مناڵەکانیەتی ئەبێت دوو ئەوەندە ئاگەی لە پیاوەکەی بێ دوو ئەوەندە ئاگەی لە هاوسەرەکەی بێ دەستی بگرێ
دەستی بگرێ ڕێنمایی بکە کە لە ڕێیان لانەیە لادان بۆ مانایەنە لادان بەوەی کە تۆ ئیهمالت کرد فعلەن ئەم پیاوە پەنا بۆ کەسێکی تر ئەبا کەسێکی تری خۆش ئەوێ لە پەنای ئەوەیە ئەڵێ خێزانە بەم جۆرە نییە یعنی تۆ ئەبێ وای لێ بکەی کە لەو ڕێ لانەیە تەنها ڕێگاکەی خۆتی بۆ دیاری بکەیت زۆر باشە کاتە نکۆڵی لەوەش ناکرێت کە دەبێ هەر خێزانێک کە بیەوێ سەرکەوتوو بێ چە پیاوەکە بێ دەبێ لەسەر ڕێگەی ڕاست بن بەڵام زۆر جار دەبینی لە درنگاتنەوەی پیاوەکاندا هەندێک پیامان هەیە کە دیارە کار و کەسابەت و ئیش و بەرپرسیارەتەکەی چیە ڕەنگە گەر درەنگیش بێتەوە ژنەکە کاتێک کە متمانەی پێ هەبێت یاخود دەزانێت لەکوێ بۆ تام درنگانە لە خزمەتی گشتیا بووە پێ ئاسایی بێت بەڵام هەندێک پیاویژن درەنگ دێنەوە ڕەنگە ژنەکەش نەزانێت لەکوێ بووە لە لاڕێدا بووە لەسەر ڕێی خۆی بووە لە دوکانەکەی بووە ئایا ژن دەبێت چۆن ئەمانە جیا بکاتەوە چۆن دەبێت مێردەکەی بێنێتەوە سەر ڕێگەیە کە 2000 لە بەرژەوەندی هەموو ئەو پیاوانی کە دەرئەکەون هەموو ئەو پیاوانی کە دەرئەکەون مەرج نییە هەمویان ئەیتر کەسێکی باش بن مەرج نییە کەسێکی ساڵح بن زۆر جار بۆ قسەی تۆیان ڕاستە کە درەنگ دێتەوە ڕەنگە بۆ شتێکی تر بچێ پەنا بۆ شتێکی تر بەرە ببات ئێمە ئافرەتمان هەیە ئەڵێ ئەزانم مێردەکەم چیەکە کە درەنگێتەوە ئەزانم چی ئەکات هەنێکیش هەیە ئەڵێ نازانم کە بەیانی ئەڕوا نازانم چی ئەکات ئەمە ئەم دوو شێوازە هەردووکی یعنی بەڕاستی جۆری یەکەمیان کە ئەڵێ هەر نازانم ئەمە هەڵەیە یعنی تۆ چۆن ئەبێت مێردت کاتێک ئەڕاتە دەرەوە شەوێکی درەنگ دێتەوە و کە دێتەوە و خەریکی مۆبایلە و ئاگای لە تۆ نیە بڵێ نازانم جۆری دومیشان بڵێ ئەزانم بەڵام چی لێ بکەم بێدەنگ بم ئەمەش هەردووکی غەڵەتە یعنی تۆ بێت ڕۆڵ چیە لە دەستگرتنی مێردەکەشدا لەوەی کە لەسەر ئەو ڕێگەیە داینی کە بەڕاستی دەیەوێت پیاوێکی سەرکەوتوو بێت ئەزانی چۆنە تۆ بە تەعاملی هەردووکیانە بێت بە تایبەت ئافرەت تو ڕەبوونی تیا بەدی نەکرێت نەرمونیان بێ نەرمونیانی بۆ ئافرەت زۆر ینی چۆن ئەڵێ تر کارێکە تۆ ئەم جۆرە هەر لە خودی ئافرەتە خۆی هەیە بەڵام کاڵێت جامیش کە پڕبوو لەی ئەڕژێ بەس من بۆ مانایە ناڵم ئەڵێم زۆر نەرمونیان بە لەگەڵ هاوسەرت و تەحملی وەزعەکەی بکە بزانە کە ئیشەکەی بەم جۆرەیە ئەمانە هەموو لە بەرچاو بگرە و ڕێزی لێ بگرە خۆشەویستی خۆتی بۆ دەرببڕە کاتێکەیەتەوە کەیەتەوە ئیهمالی مەکە بۆ لە مەتخەلەکەەوە لە دەرگاکەەوە یەتەوە بڕوام کە زۆر پیامان هەیە ئەڵێ بەس ئەوەندە مادوم ئافرەتەکەم کە من یەمەوە یەک زەردەخەنم بۆ بکە یەخود لەگەڵ ڕێزمان قسەیەکەم هەر ئەمە شتێکی ینی ژن مێردایەتیە قەیچێکاڵە ماچێکی بک بۆ نمونە تەوقەیەکی لەگەڵ بکە ئەم پیاوە هیچ لە دڵیان نامێنێ هەموو ماندووبوونی ئەحەوێتەوە بەڵام تۆ بێت ئەڵێت زۆر جار چوومەتەوە زۆر گلەی پیاوان لە مەشا هەیە چوینەتەوە خێزانەکانمان تاڵی قژی بەولا تاڵی قژی بەولا بۆنی مەبەخی لێدێ یعنی ئیتر جۆرێک مامەڵت لەگەڵ ئەکا لوتیاوە بەیەکا بۆ نمونە ئیتر تۆ ئەوەندەی تر ئەم پیاوە تووشی یەئسەکەی تووشی ئەوە یەکەی کە کاردانەوەی خراپیە بێ بەرامبرت دوجاریش ئەڵێ وەڵام مێردەکەم خراپە لەگەڵم کە لە ئەساس علی کۆڵیتەوە ژنەکە وای کردووە کە ئەم پیاوەی بەم جۆرە بێ لەبەرەوە ڕۆڵی سەرەکی ئافرەت ئەتوانێ بۆی کە نەرمونیانی دەربڕێ بەرامبەر بە هاوسەرەکەی و خۆشەویستی خۆی بۆ دەربڕێ زۆر جار بێگومان ژن و مرد کۆڵەکە و ڕاگری یەکتر نەبێ وە کۆڵێ یەکتر یاریەکەیان ئەبی دیکە ڕابگرێ بەڵام زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا ئەو تەمسیل و زنجرە درامانەی کە خێزانێکی تەمسیلی ناواقعیمان پێشکەشەکەن ئەم پێگەیە لە ژن و مێردی ئەمە دەسەنێتەوە ینی ژن دەیەوێت مێردەکەی هاوشێوەی ئەوەی نێوت فلیمەکە کەسێکی قۆز و باڵابەرز و بۆنخۆش و قات و ڕیباتێکی ینی پۆشی بێ ئەمە مێردیش دەیەوێت ژنێکی ئاوا پاک و خاوێن و هەمیشە میکیاجکرا و قژێکی داهێنەوە ئەمەی بوێ مەبەستمەیە چۆڵکردنی ئەم پێگەیەی لای ژن و مێردی ئێمە و پڕکردنەوەی ئەم پێگە بە شتێکی خەیاڵی نێو زنجیرە دراماکان تا چەند وای کردووە کە ژن و پیاو نەتوان ببنە ئەو قەڵاپۆڵاینەی کە پێویستە لە پشتیەکەەوە بن لە هەردووکیانە ئەتوانێت هەردووکیان ڕۆڵ ببینن لەوەی کە ئەو ببێتە ئەوەی کە ئافرەتێکی جوان دەرکەوێت لە لای پیاوەکە و پیاوەکەش ببێتە هۆی ئەوەی کە پیاوێکی جوان دەرکەوێت لە لای ئافرەتەکە بەڵام ئەمە خۆیانن وا لە خۆیانەکەن بۆ جۆرە نایانەوێت ئەم ژیانە فلیمێک ئەکات بۆ نمونە دۆبلاژکراوی کوردیە ئەم ئافرەتە لەسەر قەنەفەتدا ئەنیشێ لەگەڵ مناڵەکانی سەیری فلیمەکەن هەتا تاوابێ ئاگای لە مێردی نییە مێردی ماندووە مێردی لە دەرەوەیە نە ئاوی ئاياتێ نە چای ئاياتێ ئەڵە چایەکم بۆ بێنەڵە ئاوم بۆ بێنە ئەڵە با فلیمەکە تاوابێ ئەڵێ پەلەمەکە ئەو تۆزەی ماوە یعنی ئیتر ئەمە بە تەواوەتی ئەمە کێشەیە بۆ ژن و پیاو پێت ئەڵم یعنی ئیعلام دەورێکی سەرەکی بینیوە
لەوەی کە ژیانی ژنومێردایەتی تەواو ینی لێک ترازاندووە بەڕاستی ئێماڵین دەسەڵاتی چوارەمە بەس بۆتە دەسەڵاتی یەکەم بەوەی کە لەناو ماڵەکانمانە هەمومان نەتوانین بەکاری بهێنین لەبەرەوە ڕۆلی سلبی بینیوە چەندێک ئیجابیە ئەوەندە ئەو سلبی بەکار ئەهێنرێ لەوەی کە ژنومێردێک بەم جۆرە مامەڵە لەگەڵ یەکتری بکەن قورسە ژیانی ژنومێردایەتی بەڵام ئاسانی شەکە تۆ بتانی چۆن پەیڕەوی بکەی بتانی چۆن تەعاملێکی باش لەگەڵ مێردەکە تا بکەی قەیچەکە پیاوەکەت ئەوێ ئافرەتێکی جوان دەرکەویت بۆ لەبەرەوەی ئەم پیاوە ئەڕاتە دەرەوە ئافرەتی جوانە بینێ ئافرەتی لەگەڵ ڕێزمانیم چڕوت ئەبینێ ئافرەت ئەبینێ فریشتە ئاسا دێتە بەرچاوی کاتێکەیەتەوە خێزانی بەم جۆرە نەبێت چ کاردانەوەیگە بێ بەڕاستی لە ناخی ئەم پیاوایە چی ڕوئە ئێقیچێکا تۆش بچۆم میکیاجی بۆ بکە خۆتی بۆ جوانکە خۆتی بۆ بڕازێنرەوە هەمیشە ئێرانیەکان قسێکی زۆر جوانیان هەیە دەڵێکە ئەڵێ ئێمە زۆر گرنگی بە پیاوەکانمان ئەدەین بۆیە پیاوەکانیشمان زۆر هۆگری ئێمن نمونەیەکێ باونم نێژ بگێڕمەوەڵێ پیاوێک کەسێکی نووسەر چوو بوو بۆ یەکێک لە چوو بە تاران بۆ میوانداری ئەڵە کاتێکە لە دەرگا درا من لەسەر قەنەفەکە دانیشتم ژنی ماڵەکە تەقەی هاوسەرەکەی تەقەی دەرگاکەی زانی کە هاوسەرەکەیەتی یەکسەر چوو عەترەکەی هێنا لەبەر مەدخەلەکە عەتری کرد بخۆیەوە دەرگای مەدخەلی کردەوە و هاوسەرەکەی بوو تەبان چکە تەقەکەی ناسیەوە عەترەکەی لە خۆی دا و لەویشییا و باوەشی پیا کرد منیش لەویام ماچی کرد و بە خەراتنەوەی کرد یعنی ئەمە شتێکە خۆ تۆ نۆرماڵە ئەتیادیە بە زۆر ئافرەتمان هەیە ئەڵێ وەڵام من مناڵم گەورە بووە وەڵام عیبە ئەوە لەگەڵ مێردەکەم بکەم من نابێت کچ و کوڕی گەورەم هەیە زۆر باشە شنۆخان زۆر بە کوردی لەوەی دەرفەتمان نەماوە هەندێک پیاو هەن سروشت کاتێک کە ئافرەت دەبێتە خاوەنیان پیاوە ئەم پیاوە لە ڕێزی دەرکەوتنەکاندایە بەڵام ئەم ئافرەتە هەمیشە ترسی لە دەستدانی مێردەکەی هەیە دەبێت چۆن تەعامل لەگەڵ مێردەکەی بکا بۆی کە یەقینی هەبێ متمانە بە یەکتر بکەن کە هەردووکیان هی یەکترن ئەگەرچی مێردەکەشی لە دەرەوە ببێتە پیاوی هەموو خەڵک بە تایبەتی لە ڕووی خزمەتکردنەوە هەموو پیاوێک ترسی لە دەستدانی نییە بۆ ئەوەی ئەو کەسانی بە تایبەت کە سیاسین چوونەتە ناو قوڵایی سیاستەوە یەخود هەڕەشەیەکیان لەسرە یەخود کێشەیەکیان هەیە بۆ نمونە ئەمانە زیاتر قەلەقی و دوودڵی لە لای ژن دروست ئەکا بەوەی کاڵێت کاتێککە من مێردەکەم ئەڕاتە دەرەوە بە تەمای نیم کە کاتێک بگەڕێتەوە بۆ لەبەرەوەی ئەزانەیە کە وەزعی سیاسی ئەم مێردی چۆنە کە وەزعی بۆ منە ئابووری چۆنە کە وەزعی لاینی کۆمەڵایەتی چۆنە لەبەرەوە ئەمەش هۆکارێکە لەوەی کە ئەتوانێت ئافرەتەکە هێندە قەلق نەبێ لەسەری بۆ لەبەروی تۆ ئەم پیاوە ڕاستە بەم شێوازەیە بەڵام بی دەرە دەست خوایەکەم دووەم متمانەی پێ بکە سێم خۆشەویستی بۆ دەرببڕە چوارەم نەرمونیان بە ئەمە بۆ ژن ژیانێکی بەختەوەڕێنجانی چالاکی باری ئافرەتان سپاس بۆ ئامادەبوون بەڵێ ئازان و خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە تەوەری دووەمدا پێتانەگەینەوە. ڤیددیۆکانی ئێوە یەکێکە لە بڕگەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ کێوەی بینەری و ئازیز و خۆشەویست لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 1950 لە ڕێگەی تلێگرام و ڤایبەرەوە توان ڤیددیۆکانتان بنێرن لە بەرنامەی پەیامی ڕۆژ بینەری بن بۆ وەک هەمیشە هاوکارمان پەیوەند عیزەدین لە ئەڵمانیا و ڤیددیۆیەکی بۆ ناردوین کە ناوچەی کاتسڤانک لە میتڵفرانکی ئەڵمانیا با فلای کامەکەی ڤیددیۆکی بۆ تۆمار کردو ناردوێتی بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ با پێکەوە بینەری بین.
بینەرانی عزیز تەوەری دومی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهر پسپۆڕی تەندروستی کۆمەڵ لە شاری هەولێرەوە کە میوانمانە قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە ئایا لە ئێستادا کە بەرەبەرە دەرگای خوێندنگاکان یا قوتابخانەکان دەکرێتەوە ئەو خۆراکانە کامن کە قوتابیان پێویستە بە تایبەتی لەگەڵ ڕۆشتنیان بۆ دەوام بیخۆن بە تایبەتی بەرپرسی دایک و باوکەکان چۆن دەبێت بەیانیان ئەو جۆرە خۆراکانە کامن کە بە سوودن بۆ قوتابیەکان ئامادەی بکەن. دکتۆر سڵاوی خوا لێبێت ئەگەر گوێر لێمە لەوە دەست پێ بکەین ئایا ژەمی بەیانیان تا چەندە گرنگە کە دەبێت بە تایبەتی قوتابیان پابند بن پێوەی چکە نزیک بە 6-8 کاتژمێرێک لە خوێندنگا دەبن. پێشەچی بە ناوی خوای بەخشندە و مهرەبان درود و سڵاو لە جانی پاکی پێغەمبەری پێشەوامان سوپاس بۆ ئێوە بە ڕێزش بۆ ئەو بەرنامە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی ئێستاکەوە دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە بۆ منداڵە چاوگەشە خۆشەویستەکانمان. تەبا منداڵ پێشەچی پێشەوەی باسی نانی بەیانی بکەین پێویستە منداڵەکانمان شەوان تێرخەو بن وا چاکە لە ڕوو طبیەوە کەوا سعات 9 شەو بخەون پێش سعاتدا چونکە هۆرمۆنی میناتۆنین کەوا پەیوەندی بە خەوی لە مێشتی ئینسان دەڕژێ پەیوەندی بە خەو هەیە پێویستە منداڵەکانمان تێرخەو بن لە سعات 9 شەو یان 10 شەو بخەون لە بۆ سعات 5 تاوەکو 6 بەیانی ئەو زوو بە خەبەر بێن خۆیان بگۆڕن تاوەکو خواردنێکی بەیانی باش بخۆن. بە منداڵ لەبەرەوەی تەمەنەکەی بچووکە و ناسکە بۆیە پێویستە دایک و باوکان زۆر ئاگاداری خواردنەکانی منداڵەکانیان بن چونکە دوو خاڵی زۆر گرنگ هەیە. پێویستە منداڵەکانمان خواردنی خێرا و چەوریان نەدەینێ تاوەکو بەرەو قەڵەوی نەڕۆن و هەروە پێویستە کەم خۆراکیان نەکەین خواردنی خراپ و سوچیان بدەینێ تاوەکو تووشی بەدخۆراکی و تووشی لاوازی ببن. هەردووچیان لە بۆ منداڵ لەو تەمەنەی زۆر خراپە بۆیە پێویستە خواردنی منداڵەکانمان بە شێوەیەکی طبی بێتن هەتاوەکو تووشی کەم مادەی ئاسن نەبن دوایە تووشی کەم خوێنی دەبن هەروها ڤیتامین ئەی و دیشیان کەم نەبی لەو کاتەی چاویان زەعیف دەبی ئسقانەکانیان زەعیف دەبن و هەروەها پێویستە خواردنەکان پرۆتینیشی تێدا بیتن تاوەکو گەشەی منداڵەکان بە تایبەتی گەشەی مێشک و گەشەی چاو و گەشەی ئۆرگانەکانی بە شێوەیەکی ڕێک و پێک بەرەو پێشەوە بڕواتن بۆیە بەڕاستی پێویستە خۆراکی منداڵ گرنجەکی باشی پێ بدرێتن. زۆر باشە دکتۆر ئەو خۆراکانێکەوە لە بۆ منداڵ زەرورە بەڵێ کامانە ئەو خۆراکانی کە بەیانیان دەبێت بدرێتە منداڵەکان ئەو خۆراکانێکەوە باسییان کەین. بەڵێ خۆراکانی منداڵکەوە بۆ جەمی بەیانی زۆر زەرورە بەڕاستی لە ڕووی پزیشکیەوە جەمی بەیانی باشترین خواردنە لە بۆ ئینسان بە تایبەتی منداڵەکانمان کە دەچن لە بۆ قوتابخانە یان لە بۆ فەرمانبەران کاتێک کە دەچن لە بۆ دەوام چونکە هۆرمۆنەکان دەست بەڕژان دەکەن و جگەر دەست بەکار و کردەوەی خۆی دەکات لەگەڵ ئۆرگانەکانی گەدە و ڕیخۆڵا بۆیە خواردنی بەیانیان زۆر بۆ منداڵان زەرورە تاوەکو لە قوتابخانە برسیان نەبێتن ئەگەر بێت و برسیان بوو ئاگانە دەرسەکان نامێنێ و دەرسەکان بە جوانی تێناگەن. باشترین خواردن لە بۆ منداڵ بۆ ماوەی 10 ڕۆژ دەتوانم لە بۆیان دابنێم دوایە بۆیان دووبارە بکەنەوە تاوەکو منداڵەکانمان نەتووشی قەڵەوی بن نەتووشی بەدخۆراکی بن نەتووشی کەمی کانزا و ڤیتامین و پرۆتینات بن. وا چاکە لە ماوەی 10 ڕۆژ 2 ڕۆژ منداڵ ماست و پەنیر بخواتن چونکە کالیسیۆم و پرۆتینێکی باشی تێدا هەیە دەتوانی خیارێک یان تەماتەیەکی لەگەڵ بخواتن تاوەکو تێر بخواتن لەگە پارچەیەک نان طبعا نانەکەش هەر زۆرە نانێک بی پێمان احتیاجیە نانی گەرم بی یان نانی جۆبی نانی تیری بیتن یان نانی فڕنی بیتن بەڵام طبعا نانی خۆماڵی زۆر باشترە لە ڕووی پزیشکیەوە ڕۆژێک یان 2 ڕۆژ لە ماوەی 10 ڕۆژ دەتوانن شیر و کێک بدەنە منداڵەکانیان بە تایبەتی شیرەکە کەم چەوری بیتن یان شیری بێت چەوریش هەیە لە بازار ئێستا لەگەڵ پارچەکەیەکێک بیدەنێ ئەو کێکەش وا چاکە خۆیان لە ماڵەوە دروستیکەن بەڵام شەکر و ڕۆنی کەم تێ بکەن ئەوە منداڵەکە لەو کانزانە بێبەژنابی کەوا لە ناو شیردا هەیە چونکە شیریش خواردنێکی زۆر چاکە لە ماوەی 10 ڕۆژ 2 ڕۆژ بخورێتن. هێلکەی کوڵاو ئەویش خواردنێکی زۆر زەرورە کەوا بدرێتە منداڵ هێلکەیەکی کوڵاوی بدرێتێ بە زەردێنەوە لەگەڵ 2 بڵاکە ماست و لەگەڵ پارچەیەک نان دەتانی ئەگە تێری نەخوارد میوەیەکیش لەگەڵ بخواتن ئەو زە لەتێک مۆز بیتن یان لەتێک سێو بیتن یان میوەکانی تر ئەوەی کەوا لەو فەسڵەیدا هەیە. گوێز و باوی و کازۆ ئەوەش وا چاکە منداڵ لە ماوەی 10 ڕۆژان 2 ڕۆژ وەری بگری بەیانیان
چونکە گوێز و کازۆ بە تایبەتی بۆ منداڵان هەندێک مادەی و کانزای تێدا هەیە کەوا نەشاتی مێشتی منداڵ زیاد دەکاتن و لە قوتابخانەش برسی نابێتن و زیاتر زیرەک دەبێتن و هۆشی تیژتر دەبێتن بۆیە ئەویش زەرورەکەوە منداڵ بێبەش نەبێتن چونکە ئۆمیگای سێ تێدا هەیە بە بڕێکی باش ئەوەش یەکێکە لە مادە زەروریەکان لە بۆ گەشەی مێشک و گەشەی چاو و گەشەی خانەکانی لەشی منداڵ. هەروها نۆک و لۆبیا و نیسک ئەویش بە شێوەیەکی کەم چەند مڵاچێک نۆک مەتەن سێ ملاکە نۆک یان سێ ملاکە لۆبیا یان قاپێ نیسکێنێکێ کەم ڕۆنی لە بۆ ئامادە بکەن ئەویش بخواتن چونکە ئەو خواردنانەش پێدەرێن بقولیات ڤیتامینی باش تێدا هەیە و پرۆتینێکی باشی تێدا هەیە و هەروە تاقەیەکی وزەی باش تێدا هەیە منداڵەکە لە قوتابخانە برسی نابێ و سوودێکی زۆر باشیش لێ وەردەگری. دەتوانی هەفتەی جارێک یان دوو ڕۆژ جارێک جیراوەیەک لە بۆی دروست بکەن لە ماڵەوە پێدا عسیر ئەوجا شربەتی پێ دەڵێن شربەتی مۆز و شیر بیتێن شربەتی پرتەقاڵ و جێزەر بیتێن یان شربەتی هەندێک لە سەوزەکان لەگەم میوەکان تێکەڵاو بکرێتن ئەوەش لە ماوەی دە ڕۆژ جارێک یان دووزار بەیانیان بدرێتە منداڵ دەتوانی پارچەنانێک یان پارچەکەیەکیشی لەگەڵ بخواتن ئەگەر بێت و بەو شێوەیە دایک و باوکان منداڵەکانی خۆیان بۆ قوتابخانە بەڕێ بکەن متاکیدم کەەوە منداڵەکانیان نەتووشی قەڵەوی دەبن نەتووشی بەدخۆراکی دەبن نەتووشی کەم خوێنی دەبن نەتووشی ئەوەش دەبن کەەوە لە سعادە و یازدەی بەیانیان لە مەکتەب برسیان بێتن لە بەربرسیتی ئاگیان لە دەرسەکەیان نەبێتن. کە لە بیدایەت باسم کرد بەڕاستی خەو زۆر گرنگە ئێستا من کە ئەو زۆربەی نەخۆشەکانی کە دێنە لام لە زۆربیان دەپرسم ئەغڵەبیان شەوان سعات 2-3 دەخەون ئەوە شتێکی بەڕاستی زۆر غەڵەتە بە تایبەتی لە بۆ منداڵان ئەگە تەمەشای وڵاتانی ڕۆژ ئاوا بکەین یان ئەمریکا بکەن یان یابان بکەین منداڵەکانیان فێر کردوون کەوا زوو بخەون زوو هەستن زوو نانی بەیانی بخۆن چونکە نانی بەیانیش باسمان کرد زۆر گرنگە و نانی بەیانیش ئەگەر زۆر تاخیر بوو سوودێکی وای نابێتن بە تایبەتی لە پاش سعات 9 دەی بەیانی بۆیە ئەگەر بێت و ئەو ڕێژمێکە ئێستا باسمان کرد دایک و باوکان پیادەی بکەن و منداڵەکانیان لەسەر پەروەردە بکەن هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی زیرەکاتیەوە هەم لە ڕووی شت لە بیر نەچوونەوە هەم لە ڕووی برسی نەبوون لە کاتی قوتابخانە سوودی لێ دەبینن بەو شێوەیە منداڵەکان منداڵێکی تەندروست و هەروە منداڵێک لە ڕووی گەشەوە بە دواناکەویتن و تووشی کامخۆنی نابێتن تووشی نەقسی کانزایەکان نابی لەگەڵ ڤیتامینەکان. زۆر باش کاکتۆر زۆر جار بە منداڵ بەم ئەندازە خۆراکی کە باست کرد کە دەچێتە ناو قوتابخانەوە دەزانین هەندێک لە بەتایبەتی منداڵانی سەرەتایی هەتا کاتژمێر 12 هێندە جموجۆڵیان زیاترە ڕەنگە وزەی زۆر سەرفکەن ئایا ئەم خۆراکە بەشیان دەکا یاخۆت نا بەشێک لە دایک و باوکان ێستا 500 دیناریان دەداتێ دەڵێ لە فەیەکی پێ بکڕە یاخۆت خۆی لە فەیەکی بۆ دەپێچێتەوە لەو شتایی کە لە ماڵەوە هەیەن و دەیانخاتە ناو جانتاکەی بۆی کە هەر کاتێک برسی بوو بەکاری بێنێت ئایا ئەم دوو ڕەوشە یا ئەم دوو شێوازە تا چەندە تەندروستە کە پارەی بداتێت لە فە بکڕێ یاخۆت خۆی شتێکی بۆ بپێچێتەوە و لە قوتابخانە بیخوات. بەڵێ طبعا منداڵ لەبەرەوەی باڵای بڵێن کورتەوە گەوران نییە و هەروە چێشی کەمترە وزەی کەمتر دەوێتن ئەو وزەیەکەوە منداڵ پێویستێتی زۆربەی ناگاتە 1500 کالۆری بۆی ئەو خواردنێک کە باسم کرد ئەگەر بێت و 6 ساعت لە قوتابخانە بێتن ئەوە بەشی دەکاتن بەڵام هەندێک زان منداڵ هەیە لە هەندێک قوتابخانن کەەوە هەتا ساعت 3 عەسر دەمێنەوە بۆیە لەوانەیە لەگەڵ جوولەی زۆری منداڵ و یان یاریکردنی احتمالە ساعت 12 لە بۆ ساعت یەک برسی دەبیتن ئەویش باساکە بەڕێی من دوو میوەی بداتێ لەگەڵ خۆی بیخوا باشترە نەوەک بێت و لە فەچی دەخوا ئەو لەفەیە ئەگەر بێت و لە فەچی زۆر سووک بیتن بەلای کەمی نزیکەی 300 هەتا 350 کالۆری دەبیتن و زۆر جار هەیە لەفەکان زۆر چەوری تێدا هەیە یان فاست فود کە ئێستامەکە پێ دەڵێن لای خۆمان زۆر بووە نزیکەی 350 کالۆریە ئەو منداڵە وا دەکاتن بەرەو قەڵەوی دەڕواتن و زۆر جار هەیە پسکویت و کێکیش هەنا کەوا کالۆریەکەی لەسەر نووسراوە بەڵام بەداخە و خەرچی خۆمان نایخوێنەوە کالۆریەکەی زۆرە ئەو منداڵە کە دەیخوا لەگەڵ بیپسێکی دەخوا بپسێکە خۆی 100 کالۆریە و کێکەکی دەخوا احتمالە 250-300 کالۆری بیتن ئەو منداڵە تەماشا دەکەی گەدەی بەرەو فراوانبوور دەڕواتن دائیمەن برسێتی و فێرە زۆر خواردن دەبیتن و لەوانەشە تووشی قەڵەوی دەبیتن بۆیە پێم چاکە لەو فرسەتە هەم لە قوتابخانەکان هەم داکان و باوکان میوەک یان دوو میوە بدەنە منداڵەکانی خۆیان بخواتن هەم لە ڕووی تەندروستیەوە ڤیتامینی زیاتر تێدا هەیە و
هەم تووشیان بە بەدخۆراکی نابی هەم تووشیان بە قەڵەویش نابیتن ئەوە شتێکی تەندروسترە پێم لەوەی نەوە بسن لەچێک لە فاست فوتەکان بخۆن یان لە لەفە گەورانە بخۆنکەوە لە مەکتەبەکان دەدەنە منداڵان ئەوەش بڵێ ڕێنمایی خواردنێکی تەندروست بە تایبەتی بۆ حانوتەکانی ناو قوتابخانەکان چییە کە زۆر جار دەبینین بەشێک لە دایک و باوکان درەنگ بە خەبەرهاتوون یاخود ئیهمالن 500 دینار دەدەنە دەستی منداڵەکەیان بۆی کە ئەگەر برسی بوو لە حانوتەکە شتێک بخوایە درەنگ بە خەبەرهاتوڵی لە فێ بخۆ ڕێنمایی تایبەت بۆ حانوتەکان چه جۆرە خۆراکێک بەکاربێنن ڕێنماییتان بۆ دایک و باوکان تا چەندە ینی ئازادیان دەکرێت ئازاد دەکرێن سەرپشت دەکرێن لەوەی کە لە حانوتەکاندا منداڵەکانیان شت بکردن و بیخۆن بەڕاستی حانوتەکانیش من ناڵێم ینی دابخرێن زەرورن کە لە مەکتەب هەبن لە قوتابخانەکان هەبن هەتا لە کۆلێژەکانیش لەبەرەوەی زۆر منداڵدرێن لە خەو هەست یان دایک و باوکان پێڕناگەنکەوە خواردن بدەن منداڵەکانی وەک جەناب باس کرد طبعا ئەو پسکیتانەی کە هەیە ئەو کێکانەی کە هەیە لە حانوتەکان ینی بەڕاستی پێویستە لە ڕووی کالۆری احتیمامی پێ بدرێت بخوێندرێتەوە چۆن من زۆر جار بە مهنەکەم کەەوە قەڵەوی و زەعیفی بەڕێ دەکەم زۆر کێک هەیە نووسایە مەتەرەن کێکی بێشەکەی لە بۆ نەخۆشی سوکەری بەڵام کاتێک کە دەخینیەوە کالۆریێکی زۆری تێدایە ئەو کەسێک کە سوکەری هەیە کە دەیخواتن سوکەریەکەی زیاد دەکات چۆ کالۆری لە ئێمە مهمە تامەکەی مهم نییە شیرنە یان شیرن نییە سوێریان سوێر نییە بۆیە پێویستە لەو حانوتانە ئەو خواردنەی کە دەهێنن ئەو کێک و پسکوتوانە کالۆریەکەی تەمەشا بکرێتن کالۆرێکی وها زۆر نەبێتن منداڵەکە پێتر بخوا بەڵام وا بەقوت نەبیتنکەوە تووشی قەڵەوی و تووشی زیادە چێشی بکاتن بۆیە ڕێنمایەکەم ئەوەیە ئەو خواردن هەتە لەفەکانیش کە پێیان دەدەن عەلەق حیساباتە چەند لە بۆ بکرێتن ئەتوو سەمونێکی پێدەدەی و لەگەڵ مەتەر هەندێک گۆشت تێدەکەی و پاشە هەندێک چەوری تێدەکەی و لەگە هەندێک خواردنی بەهارات ئەو لە فێ دەگاتە نزیکە 300 کالۆری ئەو بۆ منداڵەکەی زۆرە بۆیە پێویستە ینی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەوە لێژنەیەک دابدرێتن بۆ ڕێخستنی ئەو کارانە هەتاوەکو منداڵەکانمان تووشیان بۆ مشکلانە نەبیتن ئەین بەڕاستی من ڕۆژانە دەتانم بڵێم دوو منداڵ سێ منداڵدانی عمری 6 ساڵ 7 ساڵە 56 کیلۆیە 50 کیلۆیە هەمە 71 کیلۆش هەیە هەموو سەبەبی سەبەبی خواردنە خێرایانەیەکەوە زۆر هەرزانە و هەروەها زۆر بە ئاسانی بەدەست دەکەوی و زۆر بە تام و خۆشیشە بۆیە منداڵ زۆر دەیخواتن و تووشیان بەو کێشانە دەبیتن کەەوە قەڵەوی منداڵیش هەندێک زەحمەتە سارەسەری چونکە منداڵ کۆنتترۆل ناکرێتن ناتوانانی وەچی گەوران سەیتەرێ بەسەدا بکەیت و خۆی بۆ ڕەناگیرێتن ناتوانین دەرمانی بدەیە شەهی بگری و مەعیدەی بگری بۆیە توشمان بۆ کێشە نەبێتن واچاکە ئەو لێژنەیە کۆنتترۆلی ئەو شتانە بکاتن کەوا لە حانوتەکانی بە تایبەتی منداڵانی قوتابخانەی سەرەتایی دەفرۆشێتن زۆر باش ئایا تەنها بۆ خوێندکارێک دایک و باوک گرنگە ئەوەندێک کە کاتێک دەینێرن بۆ قوتابخانە و خۆراکانە تایبەتیان بۆ سەرف بکەن یاخود نا بە ژەمەکانی تری نیوەڕۆ و ئێوارانیش گرنگە کە دایک و باوک لە جۆری ئەو خۆراکانی کە قوتابیەکانیان دەیخۆن بپرسنەوە بزانن چی دەخۆن. بەڵێ بەنی بەڕاستی خواردنی بەیانی بەشێکە لە خواردنە گرینگکان لە ڕووی پزیشکیەوە خواردنی بەیانی باشترین خواردن ئۆرگانەکان ساڵاک دەبن هۆرمۆنەکان دەڕژێن و باسمان کرد بەڵام خواردنی نێوەڕۆ ئێوارەش تەبانەویش دەورێکی زۆر گرنگی هەیە پێویستە ئێمە هاوسەنجە بکەین تەوازنە بکەین لە مابینی خواردنی نێوەڕۆ خواردنی بەیانی خواردنی ئێوارە تەمە خواردنی ئێوارە وا چاکە خەفیف بیتن چونکە لە هەموو لێکۆڵنەکانی پزیشکی وا چاکە ئێواران خەڵک خواردنی خەفیف بخواتن زەڵاتە و میوەیە یان پارچە سینگەکە پارچەک ماسیەکە یان شۆربایەکە یان قاپێک شلەیە ئەوەندە کافیە لە بۆ ئینسان هەرچەندەگە شەویش درێژبی چونکە شەو ئۆرگانەکانی ڕەشی ئینسان بەرەو ئیسراحەت بوون دەڕۆن هۆرمۆنەکان بەرەو کەمبوون دەڕۆن بۆیە خواردنی قورسی ئێواران زۆر خراپە بە تایبەتی ئەو کەسانەی کەوا شەو و درنگ خواردنی قورس دەخۆن ئەوە متەکیدم بە دڵنیاییەوە تووشیان بە قەڵەوی یان شێ زیادی دەبێتن یان تووشیان بە نەخۆشەکانی گەدە و قۆڵۆن دەبێتن چونکە جگەر و ئۆرگانەکان ئەغلبی لە کاتی شەو ئەوانش ئیسراحەتی خۆیان هەیە و بەرنامەی تایبەتی خۆیان هەیە و هۆرمۆنەکانیان کەم دەبتەوە بۆیە پێویستە زەمی ئێواران سوک بێتن زەمی نیوەڕۆژ بە هەمان شێوە زەمێکی وەسەط بێتن چونکە زۆر کەسێ پاش نیوەڕوان لەسەر خواردنەکەی دەخەویتن طبعا زەمی نێوڕان دەتانی مەتەن هەفتەی دووزا برنج بخواتن بەڵام برنجەکە پارێزراوە بی باشترە و ڕۆنی کەم تێکرابی و خێشی کەم تێدابی باشترە دەتانی سنگەمریشێک هەفتەی زارێک دووزا بخواتن گۆشت حیوان هەفتەی زارێک زەرورە بۆ ئینسان بیخواتەوە کە تووشی کەمخینی و نەقسی ئاسن نەبێتن و خواردنی ماسی خواردنێکی مهمە ئینسان دەتوانێت هەفتەی زارێک دووزا بیخواتنی و ڕۆچ ئێواران خواردنێکی سووکە بەڵام ببرژێنرێتن لە ڕوون سۆر نەکرێتەوە خواردنەکانی تر مەتەرەن قەرنابیتە بروکلیە شلەکانی تر دەتوانێت ئینسان بە کوڵایی بخوایان باش لە بخواتن زەمی نوڕان لەگە پارچەیەک نان
بەڵام خەڵکی خۆمان بەداخەوە سبەینان و نیوڕانان و ئێوەران نانێکی زۆر لەگەڵ خواردنەکەی دەخوا بۆیە نان کەمکردنەوە شتێکی زۆر زۆر باشە تاوەکو ئینسان بەرەو قەڵەوی نەڕواتن و بەرەو سوکەریش نەڕواتن و برنجیش بە هەمان شێوە لە چەند مڵاتێک زیاتر نەخواتن ئەوانە بەڕاستی پێویستە ڕێنمایی تایبەتن کە لە کاتی نیوەڕۆ ئینسان پیادەی بکە تاوەکو تەندروستێکی باش بژیتن و تووشی بەدخۆراکی نەبی و تووشی بە قەڵەویش نەبی سوکە قەڵەویژێکێکە نەخۆشیەکان کەستە خەڵکانی زۆر لە دەستی بەدادەدادن چونکە تووشان بە سۆگێشە و پشتێشە و سۆفان و فەقەرات دەبیتن و تووشان بە نەخۆشی دڵ و سوکەری دەبیتن هەموو لە ئەنجامی قەڵەویە بۆیە پێویستە خواردنەکانمان بە شێوەیەکی هاوسەنگ بیتن هەر سێزەمە تاوەکو ژیانێکی تەندروست بژین دوور لە بەدخۆراکی دوور لە زۆر باشە. کاک دکتۆر تا چەندە ئایا کاتێک کە دایک و باوک لە منداڵەکەی یا لە قوتابیەکەی دەپرسێتەوە کە تەندروستی باش بێت قەڵەو نەبێت بەدخۆراک نەبێت تا چەندە گرنگە گرنگی بۆش بدا کە کام خۆراکانە باشن بۆ بەهێزکردنی زاکیرەیان ئەکتیڤکردنی زاکیریان بۆی کە لە ناو خوێندنگەکاندا یا لە ماڵەوە کە سعی دەکەن زاکیرێکی باشیان هەبێەوە بتوانن سعیەکانیان بکەن وە زیرەک بن. بەڵێ بەڕاستی و خاڵێکی گرنگە ئەو خواردانەیەکەوە منداڵ بخواتن تاوەکو پێ زیرەک بێتن تەبەن ئینسان چەند خواردنی زۆر بخواتن خوێن لە بۆ مەعیدە و گەدەی زیاد دەڕوا بۆ مێشتی کەم دەڕوا ئەو هەر خۆی لە خۆیدا ئەو کەسانەیەکەوە زۆری دەخۆن زوو خەویان دێ زوو بێتاقەت دەبن وە لە خوێندنیش ینی زۆر زیرەک نابن بۆی ئەمە دەڵێندانی زۆر تەڵەبەکانی خۆمان شەوان زۆر دەمێننەوە پێیان دەڵێن دایمە خواردنی کەم بخۆن باشترە زیرەکتر دەبی لەوەی کەەوە خواردنێکی زۆر لە بۆ ئامادە دەکەن علەساس تۆ دەخوێنی هەتا نیوەی شەو تەبەن کە چەند خواردن زیاد خوارد ئەومەتەکەدم زووتر بێتاقەت دەبی زوو خەوارەتر دەبی و خوێنیش کەم لە بۆ مێشتی دەڕواتن و ئەوە خوێندنەکەی زۆر بەرهەمدار نابێتن ئەو خواردنانێکەوە مێشتی ئینسان گەشتە پێ دەکاتن بەڕاستی زۆر زۆر مهمە جویز و باوی و کازۆ ئەوانە ڤیتامینی زۆر باشن تێدا هەیە خواردنێک کە پێتێریش دەخواتن و هەروەها زیرەکیان دەکات چونکە هەندە مادەی کانزای تێدا وەکو زینگ و مەگنیسیۆم و هەندە مادەی تر کەەوە زیرەکاتی تەڵەبەکان زیاد دەکاتن و گۆشتی ماسی زۆر خواردنێکی چاکە لەبەرەوەی هەمسووکە گەدەی ئازار ناداتن و ئۆمیگا سێ زۆر تێدایە ئۆمیگا 6 و ئۆمیگا 9 تێدا هەیە ئەوانش بە دەوری خۆیان خانەکانی مێشک دەڕوژێنن کەەوە زیاتر کار بکەن و هەروها خواردنەکانی تریش هەمیان زەرورن وەچی شیرە پەنیرە ماستە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر و هەروها خواردنی ئەو خواردانەیەکەوە میوەکان ئەوانێک کە فۆلیک ئەسیدیان تێدا هەیە ئەوش بەڕاستی زەرورەکەەوە ئینسان بیان خواتن میوەکانی زەرورن چۆ کانزای باش و ڤیتامینی باش تێدا هەیە هەم خواردنی سووکن هەم پێتێریش دەخواتن و لە بۆ نەشاتی دەماغیش بەرەو پێشەوە دەبن. کاک دکتۆر ئەم جۆرە خواردنانەی ئەم ڕێنمایانەی کە دات ئایا جیاوازی هەیە لەوەی کە ئەم قوتابیە یان منداڵە لە قۆناغی سەرەتایی بێت یاخۆ نا ڕەنگە بۆ قوتابیانی زانکۆ پێمان کاش هەمان بەرنامە و ڕێنمایی هەر تەندروستە و دەبێ جێبەجێ بکەن ئەگەر بۆ نمونە هەمان ڕێنمایی ئەی ئەوانی کە لە بەشە ناوخۆینەوە قوتابیانی کە لە بەشە ناوخۆین وەک خۆمان دەزانین زۆر جار لەبەر بێحەوسەڵەیی یاخود لەبەرەوەی کە لێی نازانن توانە بڵم هەندێکیان تووشی ڕەنگە بەدخۆراکی دەبن کاتێک کە مانگێک لە داخلی دەمێنەوە سێر دەکەی دوایی کە دێنەوە لاواز بوون جسمیان لاواز بوو ئایا ئەمانە کاریگەری هەیە بەسەر زاکیرەیانەوە بەسەرەوەی کە ئەکتیڤن ڕۆژانە لە خوێندنگە و لە زانکۆ پەیمانەکانیاندا؟ بەڵێ بەڕاستی خواردنەکان لە ڕووی تەمەنەوە جیاوازێکی هیچ جیاوازێکی نییە تەنها ئەوەندەیە بڕەکەی ئەوانەیە کە تەمەنیان گسکەترە و لە پۆڵەکانی سەرەتاییدان بڕەکەی کەمتر دەخواتن بەڵام ئەوانەی گەورەترن تەمان ئەوە کالۆری ڕۆژانیان زیاتر پێویستە چونکە ئینسانێکی باڵغی گەورە کوڕ و کەس تەبەن جیاوازی هەیە لەبەر هۆرمۆنەکانیان جیاوازن و بەژن و باڵا و وەزنیشیان جیاوازە بۆ یەکسان کالۆریان ڕۆژانە نزیکەی 300 تا 500 کالۆری کەمتر پێویستە لە کوڕەکان بەڵام ئەوانەیە کە لە عەدادی و لە کۆلێژەکانن ئەوە دەتانن بڕێکی زیاتر بخۆن لە قوتابیەکانی سەرەتایی بەتایبەتی بەشە ناوخۆیەکان کە جەنابەت باس کرد بەڕاستی ئەوە زۆر مهمە بەشە ناوخۆیەکان بەداخەوە قوتابیەکان تەماشا دەکەین زۆربەی خواردنەکانیان لە یەک دەسی هەموو ڕۆژێ برنج و شلەیە و لەوانەشە نەتوانن گۆشت بکرن چونکە ئیمکانباری ئابووریان تەواو نییە بەڵام پێویستە ئەوانە بەڕاستی هاوکاری بکرێن چونکە گۆشتی سوور وەک باسمان کرد مادەی ئاسنی زۆر تێدا هەیە پرۆتینی باش تێدا هەیە و هەروە سەوریشی تا ڕەدەیەک تێدا هەیە بۆیە پێویستە ئەوانە هەفتەی زارێک بەلای کەمی هەفتەی زارێکیان دووزار چەند پشتێک گۆشتی سوور بخۆن و گۆشت ماسی و گۆشت مریشی زەرورە کە باسمان کرد
گۆشتی سپی کە دەکا گۆشتی پەلەوەڕ مریشێک ئەوە پرۆتینی باش تێدا هەیە گۆشتی ماسی ئۆمیگا 3 تێدا هەیە و هەروها مادەی یۆدی تێدا هەیە و مادەی باش تێدا هەیە زەرورە ئەوانە بۆیان دابین بکرێتن سێ لەلایەن حکوومەتەوە سێ لەلایەن خێرخوازانەوە چونکە ئەو قوتابیانە بەڕاستی خوێندنێکی باش دەکەن و زۆر جار بەخوایان خواردن حاضر دەکەن وەختێکی زۆریان لێ دەڕواتن ئەو ڤیتامینانە بەڕاستی بۆوانیش زەرورە و هەروە میوەش باسمان کرد میوەش ڤیتامین و کانزای باش تێدا هەیە و سەوزەکانیش بە تایبەتی ئەو سەوزانەی خۆمان کە ئێستا لە کوردستان هەیە ئەوە کەوەرە کەرەوزە تەڕەتولەیە معدەنووسە شبیتە ئەوانە هەمووی ڤیتامینی زۆر باش تێدا هەیە هەم پێتێریش دەخوا هەم کانزا ڤیتامینی چاش تێدا هەیە لەو ئێستا لە زۆر وڵاتان دەڵێ هەر سێزەم خواردن دەبی سەوزە حاضر بیتن لەسەر مێزی خواردن چون ئەو سەوزەیە هەم پێتێریش دەخۆی هەم بەرەو قەڵەویش ناڕۆی هەم بێبەش نابی لە کانزا و لە ڤیتامینەکانی ناویدا بۆیە دائیمەن ئێمە وا چاکە خواردنەکانمان وا دابش بکەین چەوری کەم بیتن پرۆتینەکەی مامناوەندی بیتن و سەوزە و میوەشی لەگەڵدا بیتن و نانیش هەتا پێمان بکرێ نانەکەی کەم بکەینەوە چونکە نانی شاستەیەکی زۆری تێدا هەیە لەوانەیە بەرەو قەڵەوی بەرەو سوکەریمان باتن بۆیە نان دەتوانێت ڕۆژە ئینسان یەک نانی بخوا کافیە ئەو کەرتێک بەیانی کەرتێک نوڕان بخواتن ئێوارانیش هەتا پێ بکرێ نان بە چێژ نەخواتن چونکە بەرەو قەڵەوی بەرەو نەخۆشیەکانی تری دەباتن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم تار پسپۆڕی تەندروستی کۆمەڵ سپاس بۆی کە لە هەولێر لەگەڵمان نابووی. بینەرانی عزیز دەچینە لای دیارە دەچینە لای بڕگەی فێرکاری بڕین و درومان کە بڕگەیەکی هەفتانەیە کە خات و فەوزیە کاکەوەیس پێشکەشتان دەکات کە هیوادارین بەدڵتان بێت و سوودی لێ ببینین با پێکەوە بینێری و بڕگەیە بین. فڵاو بینەرانی بەڕێز بۆ جارێکی تر دێنەوەلاتان بۆ بڕینی یەلەکی کوردی شێوازی چوارگۆشە ئینشاءڵڵا سوودی لێ بینن. پێشەکی ئەمە یەلەکەکەیە ئەمە قوماشەکە قەیفەیە بابی بینن لەبەرەوە ئێمە لەزگەمان لێداوە بەری بۆ ناکەین تەنها ئەم لەزگەیە بەکارێنین شتێکی جوان و ئاسانکاری دروستەکە بۆ خەیاتەکان. ئیفاد دەست پێەکەی لەبەرەوەی ئەمە نەخشە ئەبێ چی بکەین بەدەمبوو نەخشەکە ڕێکی یەکتر بکەین لەبەرەوەی لە کاتی بڕینان نەخشەکان لار نەبن. بۆ نمونەم ئافرەتەیە قیاسی 105 بۆوێ ئەمەش خۆی قیاسی 110ە هەر قماشەکە خۆی 110 تر هیچ زیادەی لەسەر نییە. ئێمە چیەکەین لە بڕینە ئەو 5 سانتیە چێتە بڕین و دوورین ئیتر 105ەکە خۆی ئەمێنێتەوە ئیتر ئینشاءڵڵا دەست پێەکەی. ئەبێ بزانن ئەم زیادانە بمێنێتەوە بۆچی بۆ ئۆڤەر لەبەری ئۆڤەر 1.50 لەگەڵ خۆی ئەبات 50یەکیش بۆ نوشتانەوە ئەبێ ئەوەندەی بمێنێتەوە بەلایەنی کەمەوە 2 سانتیم بمێنێتەوە. ئەمەی ئێلەکەکە لەبەرەوەی ئێوە باشتر تێبگەن لێی ئەبێ 24 سانتیم بمێنێتەوە 24 سانتیم 24 سانتیمەکە ئەو کات چواری ئەچێتە تەقەڵ و ئۆڤەر 20 ڕێکی ئەمێنێتەوە بۆ بندەست. ئەبێ فەرشانی ئێلەکەکە 2 سانتیمی لێ بکرێتەوە لەبەرەوەی ئەو کەزانین چەند ئەمێنێتەوە ئێلەکەکە هەمیشە لێرەوە قیاسی ئێلەک بکەن. ئیسامە 49 سانتیمی ماوەتەوە بەس زۆرە ئەم 49 سانتیمە لە کاتی ئۆڤەرە نزیکەی 2 سانتیم لێرەوە ئەڕوە لێری 6 سانتیمێک گەڕوە ئەمە 3 سانتیمی
من ئەبێت تۆزێکی تری لێکەمەوە لە بەرەوەی درێژەم ئێلەکە. لەبەر درێژیەکەی ئەم تۆسکەی لێ ئەەکەمەوە. هەمیشە بێ پشتملی هێلک هەڵکندێ، ئەگەر هەڵ نەکندێ لە مل تونە بێ و ناڕەحەتە. ئەمە ئیتر بڕینەکەمان تەواو کردووە، تەنها ئیتر دەکەین بە ئۆڤەرکردن و دوورینی. تاچینە لای ئۆڤەرکردنەکە. ئیتر دەکەین بە ئۆڤەرکردنی ئێلەکەکە. بەڵام ئەبێ لە ئەو سوچانەی کە لە ئێلەکە هەیە بێ ئاوا لادەینەوە لەبەرەوەی ئێلەکەکە بە سوچ دەرچێت. ئەگەر یەکسەر لێرەوە دەست پێ بکەی بۆ خوارەوە ناشرین دەرەچێت، دوایی ناتوانانی سوچێکی جوان بۆ ئێلەکەکە دروست بکەیت. ئەبێ لێرەیش ئاوا لێ دەرچین لەبەرەوەی سوچ دەرچێت، ئێلەکەکە سوچ دەرچێت. لێرەیش هەر ئەبێت لە سوچەکە یەکسەر بێ بچڕێنین، لەبەرەوەی ئەگەر نەی بچڕێنین ئەو شێوەیە دەرناچێت کە ئێمە ئەمانەوێت. هەر هەمان سوچ گەیشتینەوە پێی پەڕێن. ئەو کات ئەملاکە پێشەوەی ئۆڤەریکەین لەگەڵ سوچی ئەولا لە یەکیان دەدەین، زانین چەنی لێلابین. ئیسا ئەمە ئەوەندەی زیادە ئەوەندە لابین. ئەمە ناوباڵەکەیەتی ئۆڤەری لێ دەدەین. ئەبێ سەرشانی هەموو ئێلەکێک 38 تا 37 بمێنێتەوە، چون لەوە کەمتری بمێنێتەوە جوان دەرناچێت. ئەبێ 38 تا 37 بمێنێتەوە بۆ سەرشانی هەموو ئێلەکێک. لەکردنی ئۆڤەرەکە تەواو بووین. ئیشەڵا دەدەکەین بە دوورینی. ئیتر دەدەکەین بە دوورینی ئێلەکەکە بە دوورینەکەی ماوە. ئەو کات من لەبەرەوەی ئەمە نەخشی لە سەرا ئەبێ چی بکەم لە دیوی دەرەوە دەست پێ بکەم بەم شێوەیە یەک پەنجەم. پێشەکیش لەم بەشەوە دەست پێ بکەن، پێشەکی ئەم جۆرە ئێلەکە دوورینی لەم بەشەوە دەست پێ بکەن، لەبەرەوەی لەم بەشەوە جوانتر ئێلەکەکە دەرەچێت. ئەوەی تر پێشی هەردووکیان بینەکەمان کرد، ئیتاچینە سەر ملی ئێلەکەکە. چون ئۆڤەرە هەر یەک تۆز بچێتە ئەو دیوە ئیتر بەفێتی، چون نەهاڵەوەشێ نەهیچی لێتی. هەموو ئێلەکێک ئەبێت سەرشانەکەی تا ئەگەتە ئاستی ملیوان، یعنی ئەم دەستکە لەگەڵ ئێرە ئەمەی 13 سانتیمی بمێنێتەوە، لەبەرەوەی تر ئەمە بەڵق نادا لێرە گەورە بێ و ئێرەش 8 سانتیم تا 7 سانتیمی بمێنێتەوە، زۆر کەشخە و جوان دەرەچێت. ئێرە ئەبێت 12 تا 13 بمێنێت.
ئێوەتان لە دیوی ناویشۆ دەست پێ بکەن لەبەرەوەی من لەبەر نەخشەکە لە دیوی دەرەوە دەست پێەکەم لەبەرەوەی شێوازی نەخشەکە تێک نەچێت نا ئێوە ئەتوانن لە دیوی ناویشۆ هەر دەکەن مشکلەیەکی نییە. بەڵام هەوڵ بدەن پێشە ئەمە بدورن پێشە هەردوو لای ئەمە بدورن. جا ئێستا ئەم دوانە پێکەوە دەگرین لەبەرەوەی هەمیشە ملی ئێلەگە بێ ڕێکی یەکتر بێ ئەبێ ئەم دوانە ڕێکی یەکتر بن نابێ یەکیان زیاد بێ و یەکیان کەم بێ ئەبێ ئەم دوانە ڕێکی یەکتر بن فەئیتر ڕێکی یەکترن من دەتەکەم بە دوورینە. هەمیشە پەنجەتان بەکاربێنن لە گرتنی قوماشەکەیە لەبەرەوەی ئەگەر هەر ئێستا ئاوا خەتی پیابێرم ئەمە لاریەک دروستەکە بەس کە بە پەنجەکانت ئاوا گرتت هیچ لاریەک دروست نابێ. هەمیشە پەنجەکانتان بەکاربێنن لە گرتنی تەقەڵە. دەستەکەین بە ناو قۆڵەکەی ئەویش هەروەکو ئەو سەوا خەریکە هۆنەی نەماوە تەواو دەبێ. ئەمە خۆی سانتیمی ئێلەکەکەیە ئەبێ ئەم ئێلەکە 44 سانتیم زیاتری نەمێنێتەوە. هەوڵدەن ئەبێ ئەم دوانە لەگەڵ یەکتری ڕێک بن. لەمە ئەدەین لە دێوی ملیوانی ئێلەکەکە شتێکی جوان دەرەچێ بە ملیوانەکە تۆزێ ئاوە قوڵکردنەوەی بۆکەین لەبەرەوەی تون نەبێ لە ملیان. کە گەیشتنە هەر شوێنێک سووج بوو ئەبێ دەردێکە کەن بە ناوە و ئینجا مەکینەکە بسوڕێن لەبەرەوەی قماشەکە بسوڕێن لەبەرەوەی تەقەڵەکە ئەو کات جوانتر دەرەچێ و لۆچیش دروست نابێت لە ئیشەکەیە. ئێستا بۆ نمونە من گەیشتمە ئێرە ئەبێ لێرە چی بکەم دەردێکە بکەم بە ناوە ئینجا قماشەکە بسوڕێنم.
بەم شێوەیە تەقەڵی دووهەم دێنم بە فەریا ئەو کات هیچ لێوار و شتێکی ناشرین دەرناچێت. هەیەلەکەکە ئاخر تەقەڵی تەبەکەن تەواو. هەمیشە ئێلەک ئەبێ خوارەوەی بۆ نمونە ئێرە ئەگەر 90 سانتیم بوو ئەبێ ئەم خوارە ببێ بە 80 سانتیم لەبەرەوەی لە پڕ لە جەستن تا جوان ئەوەفتی. ئێرە ئەگەر 90 سانتیمی مایەوە ئەبێ ئێرە 80 سانتیم بمێنێتەوە جافەیلکە. ئێستا لە خوارەوە زۆرتری لێ ئەگرم و لە سەرەوە کەمتری لێ ئەگرم. پێشتر تۆڤێک گەورەیە بێ من کەمێکتری لێ بگرم. ئەمە ئیتر ئەگەر تۆ حەزت کرد ئەی قرتێنی لایەبەی و مشکلەی نییە، بەڵام من لەبەرەوەی پێویستم نییە سەبی قرتێنم هیچ مشکلەیەکیشی نییە لەوانەیە بۆ گەورەکردن و بچووکردنەوە مشکلەی نەبێ. ئەمە ئێلەکێکی جوان دەرچوو هیچ مشکلەیەکی نییە و هەمووی ڕێک و ئەمەش بڕین و دوورینی ئەمڕۆمان بوو. هیوادارم سوودتان لێبینی بێ و وەتا ئەڵلقەیەکی تریش بەخوای گەورەتان ئەفێرم. بەڵێ خۆشەویستان، لەگەڵ هاوکارم کاک جەلال بڕگە و بابەتی ئەمڕۆشمان بە کۆتایەنە ئومێد دەکەین جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بوو بێ و تاڵقەیەکی تر و لە بەرنامەیەکی ترا بەدیداری وێ عزیز و خۆشەویست شادەبینەوە. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.